بسم الله تسوى لسانك خانزار خان ڕۆمان لا دەرەیە لە دەرەیە ئەوە سەد تەلەفۆن لۆ بکەم جواب ناداتەوە لە کێیە؟ دیارە لەکەم برادەرانە لەکەم برادەرانە ئێستا تەلەفۆن لۆ دەکەم تەوازی لێ بینە جارەکرد لۆ کرد جوابی نەدا دیارە مشغوڵە زەڕە زەڕە جواب ناداتەوە مامۆستا فێری کردیە جوابی بابی نەداتەوە ئەوکوما مسافێریەکە جوابی بابی نەداتەوە مەعقوڵە شتیوە ئێستا بەخۆم دەچمە مزگەفتێ تێدەگەی ئێستا وەختی نوێژەیە دەزانم وەختی نوێژێ نییە ئەو لە بنجێ کوڕەکەی من دەخینی هەتا فێرە ئوسلوبانەی بکە فێرە شتی خراپی بکاتن ڕێزی بابی نەگری واز بینە واز کسێ دەبەستا توش تربێتی ئەو کوڕەتدایە دانیشە دێنی جێ خۆ دانیش دانیش ناخۆشی کردیە خواز بکەی لەگە سۆفیاوەی باش هەتا ئێوارە منم لانە لەو ماڵەیە کاتن بەرەکەتی لەو ماڵەی نەهێشتیە جزئی سێ باشە ئەمن دەزانم ئەتون یا ئەڵڵا وە چێیە کوڕەکەم یا هەستا کوڕم مامۆستا لۆ واز دەکوڕم ناینی وازی لێ بینە تکال لێ دەکەم وازی لێ بینە واز دەکوڕم بینە بانێتە مزگەفتەوەندا لەسەر خۆ بە کاکشێزاد ماشەڵڵا کوڕەکەی خۆی شەش خراپی نەکردیە 5 فەرزە ڕۆژانە لێتە مزگەفتی نوێژی خۆی دەکە کوڕەکی پاک و خۆیان خوا ناسا ڕاستە مامۆستا خۆ ئەمنیش ئیسلامم بەس حەز ناکەم ئەوەندە بێتە مزگەفتێ باشە حەز ناکەم دەوازی لێ بینە باشە کاکشێزاد تو لۆ هەگۆڕای ئەتو پێشتر داهاتیە توش نوێژانە دەکرد خوا دەناسی ڕوو لە قاپی خوای دەکرد ئەتو لۆ هەگۆڕای لێ ناگەڕێ کوڕەکەشم خوای بناسی مامۆستا تو واز دە قسانە بینە کە دێتە ئێرە مێشتی دەشورێتەوە ئەم حەز ناکەم بێتە ئێرە مێشتی بشۆنەوە ئەتەوە بەڕاستە کاکشێزاد دینی ئیسلام مێشتی خەچی ناشواتەوە دینەکی خاوێنە دینەکی پێکەوە ژیانە کوڕەکانمان نەوەکانمان فێرە ڕەوشتی جوان دەکات لەسەر ڕێبازی جوان بڕۆن نەوەک بچنە ئەولای لە نادیان مەشروبان بخۆن و هەر ڕۆژێ مشکلەکە لۆ پێیاکاتن ڕاست دەکە بابا کوڕم ئەو ئاخر جارە پێت دەرێ مامۆستا ئەتوش تکال لێ دەکەم واز لە کوڕەکەم بینە باشە ڕاوڕێن کوڕا بڕۆ لا حول ولا قوة إلا بالله خوایە گەیشت لە چ ڕۆژێکی یا خوایە